دەگەڕنەوە جارێک مەولەوی تاوگۆزی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەرەو شاری کەرکووک و خانەقاکەی شێخ عەبدوڕەحمانی خاڵس هەنگاو هەڵدەهێنێتەوە و لە شەوێکی ئەنگوستە چاوی بێکارەبای و ڕووناکیە و کاتەدا دەگاتە خزمەتی خاڵس و دەبینێ لە تاو مناجات و پاڕانەوە و گریان و لاڵانەوەی لە بەردەم خوادا سینەی وەکو سەماوەر دەکوڵێ و لە دەنگ و لە جۆشدایە. مەولەویش بۆ ئەم کە شەعیرفانی و خواناسیەی خاڵز بە شیعرەکەی بێسارانی شاعیر دەیەوێ بکەوێتە گفتوگۆ لەگەڵیا و دەفەرمێ شەوەن خەڵوەتەن ماڵ بێ ئەغیارن عالەم گشتجەخە و دۆست خەبەردارن. خاڵسیش کە دەزانێ ئەمە ئەدەبیات و ئەمە شێوازی دەستپێکردنی عاریفێکی وەکو مەولەویە هەر لە شوێنی خۆیدا وەڵام دەداتەوە و دەفەرمێ ئینە نیازمەن وەکەڵپۆسەوە شەو ناڵین وەشن وەلای دۆسەوە. سعدی شیرازی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ هەستە و لە شەوە داوا و پاڕانەوە و ئاواتەکانی خۆت دەرخە، چونکە عاشقەکان شەوان لە دەوروبەری ماڵی دۆسەکانیاندا دەبزوێن و دێن و دەچن. لە شەودا تەواوی دەرگا و دەروبانەکان داخراون، تەنها دەرگای دۆستی ڕاستەقینە نەبێ کە خوایە جەلە جەلالوهو هەمیشە ئاوەڵا و کراوەیە و داخرانی بۆ نییە. لەم ئەڵقەی بەرنامەی خەڵوەتدا دەمانەوێ باز لە شەو باز لە خەڵوەتکردن بکەین لە شەودا و پاشان ئەو جۆرە لە فەراغە ڕوحیەی کە تاکی ئەمڕۆ ئەو تاکەی کە پێی دەگوتێت تاکی مۆدێرن بەخۆیەوە دەیبینێ و بەردەوام لە جۆرێ لە کەئابەیی و لە خەم و لە ئازاردا دەژی. ئەمە چۆن چارەسەر دەکرێت؟ ڕۆڵی شەو و خەڵوەت، ڕۆڵی ژیانی لادێ و گەڕانەوە بۆ سروشت چییە لە پڕکردنەوەی ئەو فەراغە ڕوحی و معنەویەی کە لە ڕوودەروون و بیرکردنەوەی تاکی ئەمڕۆ یا تاکی مۆدێرندا هەیە. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز جەنابی مامۆستا مودریک عەلی عارف، نووسەری بواری عیرفان و معنەویات، پێکەوە دەمانێت باز لە چەمکەکانی خەڵوەت و شەو و سکوونەت و ئەشکەوت و گەڕانەوە بۆ ژیانی پڕ لە سادەی لادێ بکەین. مامۆستا زۆر سپاس دەکەم، سپاس بۆ دەرفەتی کە بە ئێمە دەبەخشی. سپاس بۆ جەنابیشتان و بۆ هاوکارانی پشتی کامێراش، سپاس بۆ بینەرەکانیشتان و لێرەوە ڕێز و سڵامان هەیە بۆیان. بەناوی خۆی گەورە ئومێدوارین کە لەو چەند دەقەیەی کە لە خزمەتی جەنابت و بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان و بەرنامە خۆشەویستەکە بین بتوانین تیشکێک بخینە سەر ئەو چەمکە گرنگانی کە ئاماژەتان پێکرد. زۆر زۆر سپاس دەکەم ئینشاءڵڵا بە ئومێدی خوا. مامۆستا جیاوازیەکی زۆر ئەبینرێ یا هەست پێکرێت لە نێوان ژیانی ڕابردوو و ژیانی ئێستامان و ژیانی تاکێک کە بە تاکی مۆدێرن و شارنشین ناو دەبرێت لەگەڵ تاکێک کە لە نێو یەکێک لە لادێکان یا گەڕانەوەی ئەوەی کە پێی دەگوترێت نیشتەجێی ناو سروشتە. ئەمە هەر حەز و حوسەڵی ئێمە یەکامیشە حەزمان لە ڕابردووە یا ئەم جیاوازیە دەرکی پێکرێەوە پێ دواتر باز لە هۆکارەکانی ئەم جیاوازیەشەکەین. ڕاڕستیە ئەو جیاوازی کە هەیە لە بینی ژیانی ڕابردوو ئێستا ئەو جیاوازی کە هەیە لە بینی ژیانی لادێ و شارە، ئەو جیاوازی کە هەیە لە بینی ژیانی تاکێک کە بە تەنیا ئاژی لە خەڵوەت و لە شوێنێکی ساکت و کۆڵێک شوماتدا لەگەڵ کەسێکە کە لە ناو ژاوەژاو و قەرەباڵقی و قڕموقاڵێکە ئاژی جیاوازیەکی جەوهەریە و هەمیشە ئەو جیاوازی لە ڕیتمی بیرکردنەوەی شا دروست کردووە. ئەوانەی کە لە قەرەباڵقیا ژیاون جیاوازن لەگەڵ ئەوانەی کە لە ناو شوێنێکی ساکت و بێدەنگترا ژیاون، ئەوانەی کە لە شوێنی ساکت و ئارام لە شوێنی بێدەنگە لە شوێنێکە کە دوور لە ژاوەژاوی هیلاکیەکی زۆری دەرونی و ڕۆحی ئاژین دەرفەتی بیرکردنەوە ئەوانەیان زۆرترە. جیاوازیەکی باش هەیە لە بینی لادێ و شارە، ئەوانەی کە لە لادێ ئاژین لە گوندا ئاژین لە شوێنەکەم قڕەباڵقیەکان ئاژین کەسانێکی ئارامتر و لەسەرخۆترن، کەسانێکن کە وەکوڵێ جۆرێک لە عشق و خۆشەویستیەکی پاک و ساغ لە پاک ساخ سادە ساکار لە ناخیانە وجودی هەیە، ئەوانەی کە لە حتاگەر بینێ سەر بەعودە دینداریەکەی، ئەوانەی کە لە لادیان و لە گوندێکا فێری دینداری و ژیانی دیندارانە بوون
دینداریەکی عاشقانەیان هەیە ڕەنگە معلوماتیان کەم بێ ڕەنگە زانیاریەکان و بیرکردنەوەیان کەم بێ دەرفەتی دەستگەشتنیان بە سەرچاو و کەسایەتی و زانا و هۆکارەکانی فێربوون کەم بێ بەڵام هەر بەو وردە زانیاریەکەمەی کە هەیەە ئەوەنە عاشقانە و تامەزرۆیانە دینداریەکەن وەکۆڵە بە فەرسەخ بە چەندین فەرسەخ پێشی ئەوانەی تر ئەدەنەوە کە زانیاری و معلوماتیان زیاترە هەر بۆ نمونە ئەگەر نموزەجێک بێنینەوە لە ژیانی ئەو سەحابی کە لە خزمەتی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام باسی شەهیدی بۆ ئەکات و ئەوەی کە ئەگەر شەهید ببێت ئەبێتە دراوسی ئەو لە بەهەشتا و ئەو ناز و نیعمەتانەی بەهەشتی پێ ئەدرێ و ڕەزامەندی خوای دەسەکەوێت چەندەن کە خوڕمایەکی پێیە ئەوەنە تامەزرۆیانە ئەم ئیمانە ئەچێتە دڵیەوە واز لە تەواوکردنی دەنکە خوڕماکان چەندەن کە خوڕماکە هێنێت بەجێیانەیەڵێ ئەوەی لە لادێژی یا لە شوێنی بڵند گوندنشینە لە گوندنشینە لە شوێنێکی کەم قەرەباڵقیاژی ئەو پەڕی هیلاکیەکەی بریتە لە هیلاکی جەستەیی هیلاکی ڕۆحی و هیلاکی مێشتی زۆر کەمە ئەوانەی کە لە دوور لە ژاوە ژاوە ئاژین بە پێچەوانەی ئەمەوە ئەوانەی کە لە شارە ئاژین هیلاکی جەستەییان کەمترە زۆرتر لەسەر کورسی دانیشتووە لەناو سیارە دانیشتووە مامەڵەی زۆرتر مامەڵەی مێشکە مامەڵەی زەینە چاوە ئەمانەیە کەمتر مامەڵەی هیلاکی جەستەیی هەیە بۆیە دوای ئەوەی پشوویژ ئەدات ئەخەوێت ئیسراحەتی ژەکات هێشتا هەر هیلاکە خەڵکی شار ئێسەکە ئەیبینین ئەنی کابرا 8 ساعات 10 ساعات دەخەوێت و هێشتا هیلاکی دەرناچێ بەس ئەو کابرایە و کەسێک کە لە ناو لادیایە 5 ساعات 6 ساعات ئەخەوێت بەیانی کە هەڵەسێ بە نیشات و گرجگۆڵیەکی زیاترەوە ئەڕوا بۆ چونکە خەوەکە ئامادەیەکی تەواوی داوەتێ و وەکۆڵە ڕێستارتی کردووەتەوە ئارامی پێبەخشیوەتەوە چونکە جەستەی هیلاک بووە زەینی هیلاک نەبووە بەڵام خەڵکە شاریەکە ئەوانەمان کە لە قەرەباڵقی و لە ژاوەژاوی دنیا و دنیای تەکنەلۆژیا ئەژین ڕاستی هیلاکیەکی زۆرمان پێ ئەگەر نەکە 8 ساعات 12 ساعاتیش بخەوین هێشتا هەست بە ئارامی کە خەبەر دەبێتەوە کە ئەچیتەوە بۆ سەرکارەکەت هەست بە هیلاکیەکەی لەزەتێکی تەواو نابیت لەو خەوەی کە هەتا لەزەت لەو عیبادەتە نابیت کە ئەنجامی ئەدەیت بۆ چونکە زەینت ئەوەنە مەشغوڵە بەشتی تری دەور و پشتەکەتەوە بیرت بەلای ئەسڵی ئەمیشەوە نییە کە خەریکی تی مەسەن خەریکی نوێژی قورآن خوێندنی عیبادەتی حتا خەریکی دیدارێکی کۆمەڵایەتی لەگەڵ دۆست و خزم و کەسەکانە هەر مامەڵەیەکی ڕووکەشیانەیە ئەوانەی کە لە لادێ ژیان کاسە دراوسێی زۆر بوو لە بینیانە بەدەمەوە بوونێکی گەرم و گورتر هەبوو لە بینیانە کە تێکەڵ ئەبوون لەگەڵ یەکتریا تێکەڵیەکەیان تا حدێک بوو متمانی تەواویان بە یەکتری هەبوو ئاسایی بوو بەلایەوە گەنی ڕۆ چێشتەکەی کەم بێ لە ماڵە دراوسەکەی وەریگرێ بەس لە شارە ئەمە معنایەوە نیە هەموو خەڵکی شار ئاوا بێ لە شارە لە برسا بمری ڕوود نایە بچیتە ماڵە دراوسەکەت بۆ کاسەیە چێشت داوای دوودانە نان بکەیت ئەم جۆرە دوورخستنەوەی تایە بۆیە ئەبینین کەسانی شار ئێستا ئەوانەی کە لە شارە ئاژین و لە ناو ژاوەژاوی دنیای تەکنەلۆژیا و عەولەما ئاژین پەنا ئەبنەوە وەلادێ و بۆ سروشت هەر ئەوەی کە هەستەکەی بەشێک لە مەسئولین بەشێک لە بازرگان و بزنسمانەکان بەشێک لەوانەی کە خوا پێداون و خوا سەرمایەیەکی پێداون لەگەڵ ئەوەی لە شارە جوانترین و ڕاقیترین خانووی هەیە باشترین وێلای هەیە نازانم باخی هەیە سیارەیە هەیە ئەوەی ئیمکانیات بێ لە شارەکە هەیەی و حتا لەوەچێ لە ناو ماڵەکەیشە پڕ بێ لە گوڵ و گوڵزار و گوڵدان و ئەو شتانەی کە لە دیان بەڵام هاوارە باتە بەر سروشت و لادەکان ئەچێ پارچە زەویەکەکڕێ باخێکەکڕێ کرد بۆ هەفتەی جارێکیش بووە خۆی دەرباسکە لەم هیلاکیە زەینی و ڕۆحی کە تێکەوتووە بۆیە زۆرینەی زۆری ئەوانەی کە وەزعیان باشە ئیمکاناتی مادیان باشە باخیان هەیە وێلایان هەیە لە دەرودەشت و لە شوێنە گەشتیاریەکانە چونکە هەست بەو فەراغە ڕۆحی معنەویەکەن بەوە نەبێ پڕ نابێت فەراغ ڕۆحیەکە لە چیەوە دروست بووە زۆر جار ئاینەکان بانگەشەیەوە دەکەن کە بە تایبەت ئاینە ئاسمانیەکان کە مرۆڤ بە پابندبوون بە پەرستشوو بە بنەماکانی ئەو ئاینانەوە ڕۆح و دەرونی پڕەبێ لە بەشێ لە ئارامی و لە ئاسوودەی و لە سکوونەت بەڵام ئەوەی کە ئێمە هەستی پێ دەکەین ئەمڕۆ شوێنکەوتوان و بانگەشەکارانی ئاینەکانیش تووشی ئەم لە قەسوەت و دڵڕەقیویان بوونە فەراغە ڕۆحیە بوون ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە کە بۆ نمونە تەڕ و وشک هەمووی هەر شوێنکەوتوی ئاین و پابند نەبووەکان بە ئاینیشەوە هەر لەم جۆرە لە دڵڕەقی و لە
فراغە ڕوحیاژین و هەوڵە دەن خۆیان دەرباسکەن بچنە دەرەوە یان بگەڕێنەوە بەرەو سروشت و بەرەو شوێنەکانی ئەوەی پێی دەوتێت لادێ و گوندەکان. فطرەتی ئینسانی فطرەتی بەشەری هەروە خوا خەڵقی کردووە بە یەک جۆر تەغزیە بە یەک جۆر خۆراک تێر نابێت ینی ناکری ئێمە تەنیا بە خواردن تێر بخۆین و احتیاجمان بە ئاو نەبێت ناکرێت تەنها بە وەرزی سەرما ئیکتیفا بکەین گەرمامان نەبێت ناکرێت مەسەڵەن ئێستا لە خۆراکەکانە خۆراکێکت پێویستە وەکو جارێکی تریژ و ئازانم ئاماژەم پێکرد بێت خۆراکی ڕۆحی و معنەویە خۆراکێکت پێویستە خۆراکی بیر و زەینە مێشکە معلوماتە حبی استیطلاع و فێربوونی زانیاریت هەیە خۆراکێکی ترت پێویستە خۆراکی ڕۆح و معنەویەت و ئارامی و ئاسوودەیی دڵ و دەروونە ئەم خۆراکە ڕۆحی و معنەویە بە هیچی تر پڕ نابێتەوە من 100 ساڵ معلومات و زانیاریەکانم زیادکەن لەوە چێ مێشکم ئەو قەنەعەتەی بۆ دروست بووێکەوە چێ با زانیاریم باشە معلوماتم باشە ئەتوانم ببەخشم لە زانیاریەکەم بەڵام خۆ ناوم ناخم دڵم پێمەڵی هێشتا بۆشاییەک هەیە 100 ساڵ با جلوبەرگ و پۆشاک و جەستەم تێر و تەواو بێ وەکوڵە پۆشتە و پەرداغ بم لە خواردنە لە جلوبەرگە لە کەرەستەی ماڵە هەموو ئەمانم پۆشتە و پەرداغ بێ بەس وەختێ یەکێک نەبێ ئەو بۆشاییە ڕۆحی و معنەویم بۆ پڕکاتەوە هێشتا نەقسم هەیە بۆشاییەک هەیە لە ژیانی منە بۆیە دین یەکێکە لە باشترین هۆکارەکانی پڕکردنەوەی ئەم فەراغە ڕۆحی معنەویە لە ناو دیندارەکانە کەمتر بۆشایی معنەوی هەست پێکرێت ئیتر سەر بە هەر دینێک ببێت بۆشایی ڕۆحی و معنەوی لە کەسانێکە زیاتر هەست پێ ئەکرێت کە التیزاماتی دینی یان پابندی دینی و ڕۆحیان کەمترە بەس ئەوانەی کە التیزاماتێکی دینیان هەیە نسبەتێک باشترن ئەگەر چی لەگەڵ ناو ئەوانیشا هەرو فراغ و بۆشاییە هەیە چون بەڕادەی التیزامەکەیان بەڕادەی لەزەتبردنیان لەو پابندیە ڕۆحی معنەویە مەسەڵەن ئەگەر نوێژەکانمان ڕۆژوەکانمان هەر نوێژ و ڕۆژوویەکی ئەحکامی و فقهی بێت کەمتر تێرمانەکات کەمتر لەزەتی لێبن ئەگەر قورئان خوێندنەکەمان هەر بۆ ئەوە بێ ڕۆژی جوزئێک تەواو بکەین ڕۆژی 20 لاپەڕە تەواو بکەین مانگی ختمێک بکەین ئەگەر هەر بۆ ڕقم بێت ڕقم زیادکردن بێت ئەگەر چی هەر نسبەتێک تەکانێکی معنەوی و ڕۆحیمانەداتێ بەڵام هێشتا ئێمەمانانیش ئەوانیش کە بە التیزاماتی دینیشی هەیە هێشتا هەست بە بۆشاییەکی ڕۆحی معنەویەکە پێویستی بە تەماسێکی زیاتر لەگەڵ ئەو کەسا هەیە ئەو زاتە هەیە کە ئەم بۆشاییە ڕۆحی معنەوی بۆ پڕکاتەوە بۆیە دین زۆر ترکیزی کردووەتە سەر لایەنە ڕۆحی معنەویەکەی ئینسان هەمیشە تەشجیعی ئەوەی کردووە ئیمانی تێرکات لایەنی ئیمانی خۆی تێرکە بۆ ئەوەی لەزەت لە ژیانی دنیایش و ئەو دنیاشی بەرێ وەختێ تۆ ئیمانت تێر بوو لەزەت لە ژیانی ئەم دنیاژە بیت و لەزەت لەو دنیاژە بیت وەکو مامۆستا عومەر ڕەشاوی بە ڕەحمەت بێت باسەکە هەڵێ قسەیەکی هەیە باسیەوەی کە ئەو کەسێک کە وەبزانم هەر لە شعرێکی مەحویەوە وەریگرتووە ئەو کەسەی بۆنی بەهشتی ئەم لەم دنیا بۆنی بەهشت نەکات لەو دنیاژ نایکات لێرە بەهشتێ بۆ خۆت نەخۆڵقێنی لەو دنیاژ بۆنی بەهشت ناکەیت بۆیە ئیماندار ئەوەی کە تەغزیەی لایەنی ئیمانی و ڕۆحی خۆی ئەکات هەوڵەدا ئەم لایەنە ئیمانیەی تێرکات ئەوەتانێ خی گەورەیش ڕێنماییمانەکە ڕێگە چارەمان بۆ دائانێ بۆ ئەم پڕکردنەوەی ئەم لایەنە ڕۆحی و ئیمانیانە ینی هەنێشت هەیە لەناو ژاوەژاوا دەست ناکەوێت لەناو قەرەباڵقیا دەست ناکەوێت پێویستت بە پەنابردنە بۆ شوێنێک کە سکوتی تیابێت بێدەنگی تیابێت پێویستت بە شوێنێک کە پەنای بۆ بی کە خەڵوەت چۆڵ بێ دەور و پشت و قەرەباڵق نەبێت و ژاوەژاوی تیان نەبێت دابڕی لە دەور و پشتەکەت بۆ ئەوەی دەرفەتی تەفەکورت دەرفەتی بیرکردنەوەت زۆرتر بێت کە دەرفەتی بیرکردنەوەت زۆر بوو ئەگەیتە ئەنجامێکی باش ئەنجامێکت ئەداتێ کە لایەنە ڕۆحی و معنەویەکەت تێرەکات ئەها ئەصحاب الکەهف یارانی ئەشکەوت کە گیرە خۆن لەوەی کە ڕوبەڕووی زاڵم و ستەمکارێک بوونەتەوە تەنگی پێ هەڵچنیون عەدەدی ئەمان کەمە لە ناو شارێکان خۆ پۆست و مەخامیان باڵایەوە هەمویان لە ڕاوێژکارەکانی دەسەڵاتی ئەو سەردەمان ئیمکاناتی مادیشیان هیچ کەم و کەسرێکی نییە بەڵام هەست بە بۆشاییەک ئەکەن کە بۆشایی ئیمانی و ڕۆحیە بۆشایی لایەنی دەعاویە شوێنی دەربازبوونیان پێویستە وەختێ ڕوبەڕوو ئەبنەوە لەگەڵ ستەم و ستەمکارە
ستەمکارانە خی گەورە ئیلهامیان بۆ ئەکات کە فأووا إلى الكهف ينشر لكم ربكم من رحمته ويهيئ لكم من أمركم مرفقا لەناو ئەم ژاوەژاوەی دەسەڵات دارانە و لەناو ئەنجومەنی وەزیرانە و لەناو فڵان و فیسار و لەناو شارە ئێوە دەرفەتی ئەوەتان نییە بیر بکەنەوە ڕێگە چارەیەکی باشتان دەستکەوێت فأووا إلى الكهف بچن بۆ ئەشکەوت پەنابەرن بۆ ئەشکەوتەکە ئەو ئەشکەوتەی کە شوێنی تەفەکر و تەدەبورە دا ئەبڕێن لە خەڵکی تر ئەچنە چۆڵەوانیەکەوە مەجای بیرکردنەوە و ڕاوێژێکی جددیدان هەیە بەیەکەوە ئەگەر چوونە ئەوێ بیرتان کردەوە پەناتان بردە بەر ئەو خەڵوەتە و زۆرتر خواکەوتەوە بیرتان ينشر لكم ربكم من رحمته خی گەورە ڕەحمەتی خۆیتان بۆ پرژوو بڵاوەکە ويهيئ لكم من أمركم مرفقا دەریچەی دەرباز بوون لەو قەیرانەی کەوتون لە چۆنیەتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ستەمکارە ئەوەتان دەسەکەوێت ئەمە ئاماژەیەکی زۆر گەورەی قورئانیە کە جار احتیاجمان بەوە هەیە لە قەیرانەکانە لە قەیرانە مادی و بەعنەویەکانە هەر کاتێک پێگیراین دەریچەمان بۆ نەدۆزرایەوە کۆڵە ڕێگەچارەمان بۆ نەدۆزرایەوە احتیاجمان بەوە هەیە کەمێک خەڵوەتکەین کەمێک بچینە شوێنێکی ساکت و یەمنەوە فەرمودەیەکەی ئەبوو موسای ئەشعەری گەڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژێ بێتاقە دەبێتە نێو باخە دارخورمای یەکێ لە ئەنسارەکان ئەو فەرمودە مەشهورەی کە ئەبوو بەکر تەقەدا لە دەرگاکە لێ بابێتە ژوورەوە مژدەی باشتی بەرێ عومەر و عوسمان لەسەری عوسمانە فەرمێ مژدەی باشتی بەرێ لەسەرەوە فیتنە و بەڵایی کە تووشی دەبێت مەبەستمەوەیە ئەبوو موسا فەرمێ کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو کاتا کەمێ بێتاقەت بووە لە شار دەرچووە چۆتە نێو ئەو باخە و قاچی مبارەک خستۆتە نێو حەوزە فێنکەکەی ئەو کابرا ئەنساریەوە کەواتە مەبەستمەوەیە یەکجار وەکوەڵێ ڕاکردن نەبووە لەوەی کە واقع بەجێ بێڵێ هەموو پێغەمبەران و ئەوەش کە ئێمە ئەمانەوێ باسی بکەین ئێستا نابێ واقع بەجێ بڵێن مەڵێم جار ئەمە شتی کاتین شتی عەرەزیە وەکوەڵێ ها یەکسەر خۆی گەورە بۆ ئەصحاب الكهف فەرمێ باسی دیسان لاوەکانمان بۆکە إذ أوى الفتية إلى الكهف فقالوا ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا كچون بۆ کەهفەکە یەکسەر هەمان ئەو دوعایەیان کرد کە خۆی گەورە بە ئیلهام بۆی نردبوون لەهان لە ئاەتەکەی پێشوە فەرمووی ينشر لكم ربكم من رحمته ويهيئ لكم من أمركم مرفقا لدعاكي أمانيشان نص دعاك همان وشكاني تيايا ربنا آتنا من لدنك الرحمة وهيئ لنا من أمرنا رشدا رشد من بري پێگەشتوویمان بەرێ بۆ ئەوەی کامڵ بین و بزانین چی بکەین پەنابردن بۆ چۆڵی بۆ چۆڵەوانی بۆ ئەشکەوت ڕەمزە مەرجنی ئێستا ئێمە بچینە ئەشکەوتێکەوە ئەکرێ بچین بۆ خانوویەکی چۆڵ ئەچکرێ لە ماڵەکەی خۆتا بچیتە ژوورێکی چۆڵەوە تاقێک چەند سەعاتێک لەوێ بیرکەیتەوە ئەمە ئەشکەوتە بێ بۆ من و جەنابەت هەر ئەمەی کە ئەگەر سەرنجی ژیانی پێغەمبەرانیش بین عەلەیهیمو السەلام چیان کردووە خی گەورە لە کوێ گەشتە بنە حاڵەتێکی ناڕەحەتی لە کوێ نیعمەتەکەی پیاون یان ئەسڵەن اختیاری پێغەمبەران لە چ لەحظەیەکا بووە ئایا لەو کاتا بووە لەناو قەرەباڵغیەکا بووە لەو کاتا بووە لەناو جمەجم و ژاوەژاوی ناو شار و خەڵکا بووە لەو کاتا بووە کە سەرقاڵی ئیشی دنیایی بووە خوا ئیلهامی بۆ کردوونیان نا سەرنجێکی ژیانی پێغەمبەران من عەلەیهیمو السەلام حەزرەتی موسا لەکوێ وەحی بۆ هات کاتێکێت بە دەوروبەری فەلەستین و وانە شەوەکە کە خی گەورە پێی ئەفەرمێت ئەگە ئاچێتە وادی تواوە چی پێڵێن یا کێوی تووڕەوە لەوێ وەحی بۆیێت حەزرەتی ئیبراهیم و خێزانی ئەفەنەوە وادیەکەم تێکەڵ کرد لەگەڵ ئەمە حەزرەتی ئیبراهیم و خێزانی کاتێکەیەن لەکوێ ئەویش لەکوێ وەحی بۆیێت هەل لە میقاتە لە شوێنی چۆڵەوانیە ئەوە حەزرەتی مەریەمە لەکوێ وەحی بۆیێت لە کاتێکە کە خەڵوەتی کردووە حەزرەتی یونسە دوای ئەوەی کە ئێوێ ئەو قسەی کە جەنابەت فەرمووی ڕاکە لە واقعە چەند ساڵ خەریکە داعوە ئەکات و ئەوان هەرمل نادەن و باوەڕ نایەنن ئێوێ ڕاکە لە واقع ئەکەوێتە ناو سکی حوتەکە و چۆڵەوانیەکە ئەعلە و چۆڵایی ئایتر وەکو ئەشکەوتێک وایە لێوا بیری ئەکەوێتەوە سبحانك لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين لێوا دوعاکەی بۆیێت حەزرەتی زەکەریا و یەحیا لە میحرابە لە گۆشەی مزگەوتێکە لە سوچی مزگەوتەکە ئیلهامیان بۆیێت ئەم هەموو پێغەمبەرانە پێغەمبەرمان عەلەیهیمو السەلام
عليه السلام لە غاری حێرا چووەتە ئەشکەوت خۆڕای نەکردووە لە واقع ماوەی جارێک ساڵانە بۆ نمونە لە مانگی ڕەمەزانە تەشریفی بردووەتە غاری حێرا و لەوێ اعتیکافی کردو و خەریکی عیبادەتکردن بوو ڕۆشتووە چارەسەرێک بۆ کۆمەڵگەکەی خۆی بێنێتەوە خۆشی پڕکا لەو هێزە معنەویە خوایەی کە ئەگونجێ ڕاستەوخۆ لە ئەشکەوتەکەەوە دەستی خست بێ دقیقە هەر لەوێ کە ئەم ئەزانێ واقعی ئەم کۆمەڵگەی ئەو دوورە لە لایەنە ڕۆحی و معنەویەکەوە بۆیە ئەچێت ئیکتیفا ناکە بەوەی کە لە ماڵەوە بێ چونکە ئەزانێ هێشتا مەشغەڵەتی هەیە و دەرفەتی تەدەبور و لەزەتبردن لە عیبادەتی کەمە بۆیە پەنا ئەباتە بەرغاری حێرا دواییش کە ڕائەکەن و لە کاتی هیجرەتایە پەنا ئەباتەوە بەر ئەشکەوتی سەور لەوێ هەم خۆیان حەشارەدەن هەم دەرفەتی بیرکردنەوەیان زۆرتر بێ بۆ ئەوەی چۆن هەڵبێن لەم زاڵمانە و پەنابەرنەبەر شوێنێکی ئارام هەموو ئەمانە پێمان ئەڵێت کە ئینسان احتیاجی بەوە هەیە هەنێ جار بچێتە شوێنێکی کەنار و ئارامەوە خەڵوەت بکا بۆ ئەوەی ببورە بۆ ئەوەی دەرفەتی بیرکردنەوەی تەفەکر و تەدەبوری زۆرتر بێ تا بتوانێ ڕێگەچارە بدۆزێتەوە یان تا بتوانێت تەماس و پەیوەندیەکەی لەگەڵ خۆی زیاتر بێ زیاتر ئاش بێتەوە لەگەڵ خۆی لەگەڵ نەفسی خۆی لەگەڵ خەڵکی بۆی بتوانێت چۆن مامەڵە بکە لەگەڵ خەڵکیە و لەگەڵ ئەو خوایی کە خەڵقی کردووە چۆن بتانی ئاش ببیتەوە تا ئیلهامی ئەوە پێ ببەخشێ کە بتانی ڕێگەچارە بۆ ئەو قەیران و گرفتانە بدۆزیتەوە کە تیان کەوتووە کۆمەڵگەکەت تێکەوتووە یان هاوڵاتیەکانی دەوروبەرت تێکەوتون ئیتر قەیران و گرفتەکان قەیران و گرفتی مادی و مادین یان قەیران و گرفتی معنەوی و ئەخلاقی و لایەنی ڕۆحی و ئیمانین زۆر باشە بەداخەوە ژیانی سەرمایەداری ئەمڕۆ یاوەی کە پێی دەگوتێ مۆدێرنێتی و مادی گەرایەتی لەوە چێ شوێنێک یان بوونە ڕێڕەوێکی بۆ ئەم چوونەوە نێو خوددا یان بوونە معنەوێت گەرایە نەهێشت بێتەوە بەتابەت بۆ تاکێک کە ئێستا پێی دەگوتێت تاکی شارنشین ئەوەی کە پێی دەگوتێت شاری چارەسەر بۆ تاکێکە شەو ڕۆژ هەر خەریکی ڕاکە بە دوای دنیای و دنیاش هیچ کات دەستگیری نابێت چنگی ناکەوێت چارەسەرێک هەیە کە ئایا قورئان فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ چارەسەرێکیان هەیە بۆ ئەم جۆرە لە پڕکردنەوەی فەراغە ڕوحی کە تاکێک ئەمڕۆ بەهۆی وابەستەی بە دنیا و بە دوای دنیادا گەڕانەوە ناتوانێت بچێتەوە نێو ئەشکەوتێک یان بچێتەوە لادێکەی خۆی سەعاتێک دوو ڕۆژ سێ ڕۆژ چونکە خات خۆجیە فەرمێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ خواردنی چەند ڕۆژێکی زۆری دەبر لەگەڵ خۆی هەتا تەواو نەدەبوو نەداهاتەوە بەڵام ئێستا تاکێک ئەگەر دوو ڕۆژ شوێنی ئیشەکەی بەجێبێ لە دائیرە بێ لە کۆمپانیا بێ لە هەر شوێنەکە بێ ئەو کاتە فەسڵ ئەکرێ هیچ چارەسەرێکی ئەم دۆخەمان ئەبێت چارەسەرەکە هەراوەیە کە ئینسان کە ئەزانێ لایەنی ڕۆحی فەراغی هەیە لایەنی معنەوی فەراغی هەیە نابێ بە لایەنی علمی پڕیکاتەوە وەختێک ئەزانی لایەنی ڕۆحی و ئیمانی و معنەویەکەت شکەتی دەرونیت هەیە بە تەغزیەی جسمی پڕ ناوێتەوە 100 ساڵ شتی خۆش بخۆ جلوبەرگ و جوانی شیک پۆش بە گەشت و گەڕان بکە ئەوە پڕ ناکاتەوە ئەو بۆشاییە ئەبێ ئەو خۆراکەی بیتەوە بۆڵێ ئەو جورعەیەی بیتێ و ڤاکسینەی بیتێ کە بۆ ئەو نەخۆشیە ئەشێت یا بۆ ئەو بۆشاییە ڕۆحی معنەویە ئەشێت ئەها بۆ نمونە لە مزگەوتە ئیعتیکافمان هەیە ئەوەی کە پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام چووە لە ئەشکەوتی حێرا کردوێتی هەر ئیعتیکافە مانەوە بووە ئیعتیکاف زیاتر لەوەی بۆ تەعەبود بێ بۆ تەدەبورە ئیعتیکافی ئەوەی کە لە سنەت یەکێکە لە سنەتە مؤکدەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تکراری کردوێتەوە بە هەمیشەیی ئیعتیکاف بۆ تەدەبورە زیاتر لەوەی بۆ تەعەبودە ڕاستە تەعەبود بە شێکێتی بەڵام لە تەعەبود لە وەختی تری ئەتوانی بیکەی لەناو قەرەباڵقیش ئەتوانی بیکەی بەس تەدەبور لەناو قەرەباڵقیە دەرفەتت نابێت وەختی ئیعتیکافەکەی دەرفەتی تەدەبورت زۆرە ئەوەی کە جەنابەت فەرمووت ڕەنگە کەسێک ئێمەیەکی شاری کەسانێکە لە شارە ئاژین دەرفەتی ئەوەمان نەبێ بچینە باخ بچینە دەرودەشت بچینەوە بۆ گوند لەوێ بژین زەمینەی ژیانمان لەبار نەبێ بۆ ئەوە بەڵام خۆ حەدێقەل لە ماڵەکە ئەتوانین ئەم خەڵوەتە دروستکەین یەکێک لە باشترین شوێنەکانی ئەتیکاف یا خەڵوەتکردن شەوە شەو اختیارکەین بۆ ئەوەی کە دەرفەتی تەدەبورمان هەبێ دەرفەتی تەغزیەکردن و وەکوڵە شەحنکردنەوەی لایەنی ڕۆحی معنەوی خۆمانمان هەبێت بۆیە زۆرینەی ئەگەر نەڵێم هەموو پێغەمبەران عەلەیهیموسسەلام و زۆرینەی ئەولیا و پیاوچاکان زۆرینەی ئەوانەی کە
ئەهلی خەواسی خوای گەورن وەکوڵێ خاسن ئەوانە هەمویان شەو یەکێک بووە لە مەدرسەی پێگەیاندنیان بۆیە بۆ پێغەمبەرانیش عەلەیهیمو السەلام شەو یەکێک بووە لەو لەحظانەی کە پێی گەیاندوون تایە ینی مەدرسەی شەو نەبوو هیچ پێغەمبەرێکمان نییە شاگردی مەدرسەی شەو نەبوو بێت هیچ ئەولیا و پیاوچاک و ساڵحی و عارفێکی ڕەبانیشمان نییە کە قوتابی مەدرسەی شەو نەبوو بێت و لە شەوا پێ نەگەشت بێت بۆیە کەسانێک کە بۆی ناکرێت بچێتەوە گوند لە ژاوەژاوی شار دوورکەوێتەوە خۆ ئەکرێ لە ماڵەکەیە گۆشەیەک هەڵبژێرێت فترەی جارێک شەو ئیختیار کابۆتە دەبور و بۆ بیرکردنەوە چەندێک احتیاجێتی ڕەنگە هەمومان احتیاجمان بەوە بێ فترەیەکی زۆر شەو بەکاربێنین بۆ ئەوەی خۆمان شەحنکەینەوە بەس ڕەنگە تەمەڵیکەین ئێهمالیکەین ئەوی نەمان نەکردوێ بەڵام ژیان ناچارمانەکات ئەم ژیانە شاریەکی ئێستا هەیە ئەم ژیانە تەکنۆلۆژی و هەیمەنە و هەژمونی عەولەمەیی کە ئێستا زاڵ بووە بەسەر هەمومانە و ئەم هەموو قەیرانانەی کە دەوری تەنیوین ناچارمانەکات پەنا ببینەوە بەر ئەو لەحظانەی کە بەشێک لە ئارامی و ئاسوودەیی دەرونی و ڕۆحی و معنەویمان پێبەخشێ بۆ ئەوی بچینەوە چونکە لە شەوە جوانترین ڕووناکیەکان دەرەکەون یعنی تۆ لە ناو ڕووناکیەکە مۆمێکدا گرسێنە کەمتر هەز بە جوانیەکەی ئەەکەی ئەستێرەیەک لەسەر لە ئێوارەیشا کەمتر جوانی هەیە تا ئەوەی کە بگاتە دیوەی شەو بەدواوە جوانیش مانگ لەو کاتایە کە مانگ کە شەو شەوێکی ئەنگوستە چاوە و شەوێکی زۆر تاریکە مانگەکە جوانتر دەرەکەوێ بۆیە بۆ نووری معنەویەت و لایەنی ڕۆحی و عێرفانی شەو باشترین لەحظەیە بۆ ئەوی ئێمە بتوانین ئەو لایەنە ڕۆحی و معنەویەی خۆمانی پێکەشف بکەین و هەل لەوێ لە شەوە بەشێک لە نیعمەتەکانی خوا تەجەلاکەن بۆمان بەشێک لە ئیلهاماتی ئیلاهی تەجەلاکە بۆمان و ئەکەوێتە دڵمانەوە کە چۆن هەز بە ئارامی بکەین و لەوێ بیکەینە لەحظەی ڕاز و نیاز لەگەڵ خوا حتا بۆ نمونە لە دوای نوێژە فەرزەکان گەورەترین نوێژ شەو نوێژە بۆ نمونە لە ناو شەوەکانە شەوی قەدرمانەیە شەوی هیجرەتمانەیە شەوی ئیسرا و میعراجمانەیە سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى مەبەستمەوەیە تەنانەت لە ناو ئەدەبیاتی ئیسلامیەوە کە جەنابەت باس کرد لە ناو ئەدەبیاتی عیرفانی و ئەدەبیاتی شعر و ئەوەی کلاسیکی ئەمەشدا شەو پێگە و وجودێکی زۆر یا ئامادەیەکی بەرچاوی هەیە ئەو دوو نمونەی کە لە نێوان مەولەوی و خاڵەسا باسم کرد یا بۆ نمونە سعدی شیرازی زۆری هەیە مەحوی هەیە ینی مەحوی ئەتوانین بڵێن لە دوای قەسیدەی بەحری نور درێژترین قەسیدەیەکی لەبارەی شەوەوەیە ئەمە هەر پەیوەندی بەو گرنگیەوە هەیە کە عیرفانی ئیسلامی و ئیسلام وەکو قورئان و فەرموودە گرنگیان بەمەداوە ئەدەبیاتیش کار تێکراو بۆ بەم کاریگەریە یا ئەمەی ئەدەبیاتەکە چۆن چۆنیە بۆچی ئەدەبیاتی ئێمەش زۆر گرنگی بە شەوداوە ئەوەی کە لە شەوە دەست ئەکەوێت چونکە شەو هەر سێشتەکەی تایە سکوتی تایە خەڵوەتی تایە دابڕانی تایە دابڕان لە ژاوەژاوە ینی وەک وایە تۆ چوبیتە ئەشکەوتێکەوە خەڵوەتی گەشت وتن دۆست خەبەردارن ئەوەی مەحوی باش بۆی مەحویتان بیرخستمەوە هەر لە تاریکی شەوایە ڕێدرێ ئەهلی نیاز ڕازی دڵ ئیفشا بکەن خەڵوەتگەی خاسانە شەو هەر کەسێ تاالب بە دوڕی معریفەت کۆکردنە پەر لە دوور دەریایەکی بێمەهلەکەی خنکانە شەو دنیای دوڕ و یاقوتیتایە چونکە لەویا ئیتر تۆ دەرفەتی بیرکردنەوەت لە ترۆپکایە دەرفەتی یەکلابوونەوەت بۆ ڕاز و نیازکردن لە ترۆپکایە دابڕاوی لە هەموو شتێکی دەور و پشتت تاریکە ژاوەژاوی تیان نییە دەنگەدەنگی تیان نییە خۆتی تو خوای خۆت هەرچیش لەگەڵ خوا باسکەی لێت تێئەگا بۆت جێبەجێ ئەکا بۆت تەجەلاکە مەگەر شتێک داوا بکەی خراپ بێ بۆت خوا هیچ تەڵەبێکی لێ ناکەی باش بێ بۆت و جێبەجێ نەکات ئەوە لە من قەناعەتی قەتعیم هەیە ئەوەی کە کەسێک گەڵێ دوعام کرد و خوا جێبەجێ نەکرد بۆم شتێکی جێبەجێ نەکردووە بۆت کە خراپە بۆت ئەگینا هیچ شتێک نییە تەڵەبیکەی لە خوا بۆ جێبەجێ نەکات خوای گەورە شتێکت کە تۆ لی تەڵەبەکەیت هەنێ جار ئێستا بۆ جێبەجێەکە هەنێ جار پاش ماوەیەکی تر بۆ جێبەجێەکە هەنێ جار دواتر بۆ جێبەجێەکە لە قیامەتا بۆ جێبەجێ بڕێکیشی نسبەتێکی جێبەجێەکە نسبەتێکی
ئێڵێتەوە یان تعدیلیەکە ئەوەی کە تۆ ئێڵی باشتر لەوەت ئەداتێ بۆیە شەو ئەو دەرفەتەیە کە یەکلایی دەکاتەوە بۆ ڕازونیازکردن و بۆ گەشەی لایەنی ڕۆحی و معنەویات کۆمەڵی نمونەت بیر خستمەوە ئێستا عەرزی جەنابتان بکەم لە شەوە ئەمە جیاوەی کە مەحوی وڵێ پڕ لە دوور دەریایەکی بێمەهلەکەی خنخانە شەو بزانین ئەم دوڕانە چین کە لە شەوا هەن چەندێک ڕەبتی بە ئەدەبیاتی کوردی ئێمە شاعر عارف و کلاسیکیەکانمان چەندێک لەزەتیان یان چەندێک سوودیان و سوود و بەهرەیان وەرگرتووە لە دین و لە قورئان لە قورئانە زۆر باسی شەو هاتووە مەساوەی سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام خۆی گەورە شەو اختیارەکە بۆ ئەوەی میێوانداری باشترین مەخلوقی خۆی بکات لەسەر زەویە بۆ ئاسمانەکان عەلەیهی السەلام ئەم شەوەی اختیار کرد شەو اختیارەکە بۆ ئەوەی باشترین نامەی خۆی خەڵاتی باشترین بەندەی خۆی بکات إنا أنزلناه في ليلة القدر شەو اختیارەکات کە قورئان نازڵ کاتە لە بەیت لە ئاسمانی یەکەمەوە بۆ بەیت العیزە إنا أنزلناه في ليلة مباركة غیری ئەوەی سوورەی قەدریش شەو اختیارەکە بۆ ئەوەی پێغەمبەرێکی وەکو حەزرەتی موسا سەلام میخوای لێبێت دعوت کات بۆ میقات بۆ گفتوگۆ بۆ ڕازونیازکردن بە یەکەوە بۆ ئەوەی پەیامی خۆی باتێ ووعدنا موسى 30 ليلة وأتممناها ب10 فتم ميقات ربه 40 ليلة میقاتی خوا لەگەڵ حەزرەتی موسا باشە بۆ چی بە ڕۆژانە بووە بۆ بە شەوایە هەڵبەت شەو شتێکی تایە کۆمەڵی گەوەری تایە لە ڕۆژا دەست ناکەوێت لەو خەرەباڵقی و ژاوە ژاوانە 40 شەو میقاتە لە بینی خوای گەورە و حەزرەتی موسا سەلامی خۆی لێبێت شەو گەوهرێکە تا ئەو ڕادەی بۆ ئەوەی بگەی بە مەقامی مەحموود ئەبێ لە شەوا خەریک بیت لە شەوا یەکلایی بیتەوە بۆ لای خۆی گەورە لە شەوا خۆت پەروەردەکەی شاگردی مەدرسەی شەو بیت إن توانی ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا حتى أفرمي عسى بشوا تهجدك شو بيداريك شو نخونيبك بەڵکو ئەمە خوای گەورە مەقامی محمودت پێ ببەخشێ یانی ئەگەر شەونەیکەی پێت نابەخشێت ئەوەی کەتر کە هەر بۆ پێغەمبەرمان عەلەیهی السەلام بۆی عەرزم کردی لە سەرەتاوە هیچ پێغەمبەرێکمان نییە شاگردی مەدرسەی شەو نەبێت ئەوەی یا ئەیها المزمل قم الليل إلا قليلا نصفه وانقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا إنا سنلقي عليك قولا ثقيلا شەوی هەڵبژاردووە قم الليل إلا قليلا بەشەوا بەخەبەر بە هەڵسە شەو زیندەداری بکە وەکو لە شەو بێداری بکە شەو نخوونی بکە بۆ ئەوەی چونکە خوا ئەوێ ئەمانەتێکی قورس بخاتە سەر شانت ئەوەی تەلەبەی شەو نەبێت ئەمە ناکە مەکتەبی شەوان تەلەبەی وەکوڵە شاگردی مەدرسەیش شەوان نەبێ شەو بێداری نەبێت بەرگەی شتی قورس ناگرێت بەرگەی ئەمانەتی گەورە ناگرێت چونکە لە شەوا کۆمەڵێک ئەمانەت ئەدرێ بە کەسێک بە بەرچاوی خەڵکەوە نییە حتا گەورەترین ڕووداوی نێو مێژووی موسڵمانان وەکو مەحویە فەمێ شەوی هیجرەت کە عەدا زۆری بۆ هێنا مشتە خاکێ بوو پیای چەندن دەبەنگ و کوێر و کەڕمانە و لە عینان مەبەستمەوەی تەنانەت هیجرەتیش بە شەوە ینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی ئەکرێت گەورەترین وەزیفە و ئەرکەکانی ئینسان ئەوانەی کە وەزیفەی کامڵبوونن بەشی زۆریان لە شەوایە ئەگەن ئەڵێم هەمویان چونکە تۆ لە شەوە ئەمانەت فێری ئەمانەتداری ئەبیت بە بەرچاوی خۆڵکەوە ئەمانەتت پێ نەسپێرراوە قورئانت بە تەنهایی پێدراوە ئەی پێ محەممەد حەزرەتی موسا حەزرەتی ئیبراهیم هەمویان بە شەوەها ئەچێ پشکۆ ئاگرەکەی ئەێنێت لە دوورەوە ئاگرەکە ئەبینێ حەزرەتی ئیبراهیم ئەم هەموو وینانە ئەوەی کە لە شەوا پێدەدرێت بە بەرچاوی خەڵکەوە نییە یانی تۆ لیاقەتێکت هەیە ئەوانەی کە بە ڕۆژە ئێن و ئەڕۆن لیاقەتی ئەوەیان نییە ئەم ئەمانەتەی بمێ کەسێک لیاقەتی ئەوەی هەیە ئەم ئەمانەتەی بدرێتێ کە شەو بەخەبەر بێت شەو بێدار بێت بۆیە پێغەمبەران عەلەیهیموسسەلام ئەمانەتیان هەموو ئەمانەتی دەعاویان بڵین ئەمانەتی
ڕسالەیان هەموو بە شەوا پێسپێراوە. ئەدەبیاتی کوردیش لەما زۆر جەوهریانە مامەڵی کردووە بە حکمی ئەوەی تێکەڵیەکی دیندارانە هەیە لە بینی شاعیر و ئەدیبە کوردەکان لەگەڵ ڕۆحی دینا، بۆیە ڕنگدانەوەی ئەم لایەنە دینیە لەناو کۆی شاعیرەکانە لەناو شعری شاعیرەکانە ڕەنگی داوەتەوە. زۆربەیان شعریانەیە ئاماژە بە شەو ئەکات، باسی ئەهەمیەتی شەوەکە، باوەی شەوەن خەڵوەتەکەی مەولەوی شەوەن خەڵوەتەن ماڵ بێغیارن عالەم گروتن دۆست خەبەردارن. بۆ ها شعرێکی تریش کە فارسیشە ئەویژە باسی ئەوەکە ماڵی هەموو دۆستەکانی تر بە شەوا داخرێ، دەرگاکەی داخرێ، بەس ماڵی دۆستی حەقیقی بە شەوا ئەکرێتەوە، چونکە لەوێ کۆمەڵێ دۆڕ و گەوهری تایە بە شەوا ئەیبەخشێت بە ئاسانی نایداتە دەست هەموو کەسێک ئەوانی کە لەناو ژاوەژاو و قەرەباڵقی شاران و تەرکیزیان نییە، ئەهلی تەدەببور نین، ئەهلی یەکلایی بوونەوە نین بۆ لایەنە ڕۆحی و معنەویەکە. زۆر باشە ماڵ سەمدریک، لەو تۆمارە سەوتیە پەیوەندیە یا بڵێن تەلەفۆنی کە لە نێوان کاگ ئەحمەدی موفتیزادە و بەشێ لە دۆستانیا دوای 8 ساڵ لە زیندانێکی ژێرزەمینی دوور لە خۆر و دوور لە ڕووناکیە کە توانین بڵێن هەر شەو بووە، کاگ ئەحمەد قسەیەکی سیر بەو کەسەیان دەڵێ کە ناوی کاکە عومەرە، دەڵێ بەخوا گەر ڕۆژی 1000 جار سوژدەی شکر بەرم بۆ خوا هێشتا نەمتوانیوە پاداشتی ئەو هەموو بەرهەمە بدەم کە زیندان پێی بەخشیوم. هەر خۆشی لە سوچی زیندانە تاریکەکەەوە ڕوو دەکاتە خوددا، دەڵێ لە جەرگەی جەمی یارانی گیانی تۆم نەبێ هێشتا خۆم پێ تەنیایە، تۆم هەبی تەنیا لە ئینفرادی لێم جەمە هەرچی خۆشی دنیای. مەبەستمەوەی ئێمە زۆر جار ئەمانەوێت تەواوی پێدراوە مادیەکان، ئەوانەی کە بۆ خۆشگوزەرانی لە جلوبەرگ لە خۆراک لە سیارە لە خانووی باش هەمان بێ، اینجا بیان کەینە پرد و پەیژەیە بۆ گەیشتن بە بەختەوەری و بە حەقیقەت و بە خوداناسی و بە خواپەرستی. بەڵام کاگ ئەحمەد تەنانەت دەگوترێت لەم ماوەی ئەم 10 ساڵەدا تیشکی خۆریشی بەرنەکەوتووە، میوە و خواردن و جلوبەرگەکەی تەنهارەوە بۆ بۆی بمێنێتەوە نەمرێ. بەڵام لەگەڵەوەشان دەڵێ ئەگەر تۆ لە دڵ و دەروون و بیرکردنەوە ئاراستەکردنمدا ڕۆڵت هەبێ، هەرچی خۆشی دنیاە لێم جەم بووە و ئیدی من گەڕان و کەیف و سەفای دەرەوەی بێتۆیم هیچ کاتێ ناوێ. مەبەستمەوەی ئایا پێدراوە مادیەکان ئێستا ئێمە لە شارە مەرجە ئەبێ ئەمە معاشێکی باش، خانوویەکی باش، سیارەیەکی باش، جلوبەرگێکی باشمان هەبێ، ئەو سایدی ئەتوانین هەست بەم دڕ و گەوهرەی شەو و خەڵوەت و خواناسی بکەین. بە هەلە ئەخیری پرسیارەکەەوە دەست پێ بکەم، زۆرێک هەنە و نیعمەتانیان هەیە لە مادی، لە ڕەفاهیەت، لە ئیمکاناتی خان و سیارە و لە ئەوەی کە پێداویستی ژیان بێ بەسەر و زیاوە هەیەە و بەڵام هێشتا دەرونیان نائارامەوە هەر ڕاکەیانە. ئەوەی حەدیثەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئەگەر بەقەدەر شی و دوو دۆڵ ئاڵتوونی هەبێ ئینسان هێشتا تێر ناخوات داوای لە تەغا فالێسەن داوای سێهەمین ئەکات. لایەنی ڕۆحی و معنەوی وەکو عەرزم کردی، یعنی ئێستا بۆ نمونە من تینوم بێت، 10 شیش کەبابیش بخۆم تینوێتیم ناشکێ، چونکە من تینومە برسیم نییە لەم تینوترە بیت. ئەو کەسەیش کە تینووی لایەنی ڕۆحی و معنەویە ئەگەر هەموو سەرزەویژی ئەو بێت هێشتا تێری ناکات. بۆ تا کەسێک نێت خۆراکە ڕۆحی و معنەویەکەی بۆ بەرجەستەکە. لە نمونونەکانی کاگ ئەحمەد ئەوان بۆی عەرزم کردی کە لە خەڵوەتە کە من نمونونەکەم بە ئەشکەوتی ژێنابوویەوە دابڕن، ئەشکەوت و خەڵوەت و سکوت ئەمانە شەو ئەم دوڕانە چین دەست ئەەکەون. هەر ئەگەری بە نمونە بە کاگ ئەحمەد و یەک دوو کەسایەتی تر بێنینەوە، ئەو پێگەیشتنە و تێگەشتنەی کاگ ئەحمەد لە زیندانە بۆی دروست بوو بە بینینی ئێمەش جیالەوەی کە خۆشی احترافەکات دەبەرابەر و ئەگەر نەڵێم 100 بەرابەری پێش زیندانیەتی لە ڕووە معنەوی و ڕۆحی عیرفانیەکەیەوە. ئەوحەدین لە کتێبەکە دەڵێ کاگ ئەحمەد چوە زیندان و مەولانایەکی ڕۆمی هاتە دەرەوە، ینی زیندان ئەوەندە کاگ ئەحمەدی زیاتر گەورەتر و معنەویەت گەراتر کرد. تەواو مەدرسەی پێگەشتن و تێگەشتن بووە زیندان بۆیان، چونکە ئەم لایەنە ڕۆحی و معنەویە لەوێ خەڵوەت بووە، ئیتر مەشغوڵی هیچی تر نەبووە، مەشغوڵی بیرکردنەوە بووە، مەشغوڵی ڕازونیازکردن بووە لەگەڵ خوا، مەشغوڵی دۆزینەوەی ڕێگە چارە بووە بۆ ئەو قەیرانانەی کە دۆست و ئازیز و هاونیشتیمانیەکانی تێی کەوتووە، هاودینەکانی تێی کەوتووە، هاوشاریەکانی تێی کەوتووە. بەشێکی زۆری لەو بۆچوونانەی کاگ ئەحمەد هەیەتی بە ڕەحمەت بێت
سەبارەت بە حەلی کێشەکان چارەسەرەکان هەمووی لە زیندانە دەری بڕیون لەوێ وتوێتی ئاوا بکەین باشترە لەوێ بیرکردنەوەیەکی کامڵتر و تێر و تەواوتری بۆ دروست بووە چونکە لەوێ دەرفەتی بیرکردنەوەی زۆرتر بووە و دەرفەتی نزیکیشی لەخوا چەند بەرامبەر بووەتەوە سید قوتب بەڕەحمەت بێت لەکوێ فیزیلانی نووسی کە تا ئێستش تەفسیرێکی تر نییە هاوشێوەی ئەو بێ ئەوەی ئەو ئیبداعێک بوو لە تەفسیرە ئەسڵەن هات قورئانی بە شێوەیەکی تر گەیان بە خەڵکی تر جیاواز لەو تەفسیرانەی تر کە هاتن معنایان نەکرد ئەم نهات مانای تەفسیر بکە مانای ئاەتەکانی قورئ بکات هات کردی بە واقع تێکەڵی کرد لەگەڵ واقعە بۆیە پشتێکی نووسی جیاواز لە هەموو ئەو تەفسیرانەی پێشخۆی نووسرا بوو چونکە وەکۆڵێ شاگردی مەدرسەی شەوانی ناو زیندان بووە شاگردی خەڵوەت و ئەشکەوتی زیندان بووە لەوێ پێگەیوە لەوێ کامڵتر بووە بۆیە زۆر گرنگە کەسانێک ئەگەر دەرفەتی ئەوەی شیان نییە لەم لەولا و خەڵوەتە بکەن وکو عرزم کردی بچنە گوند و فڵان و فیسار لە ماڵە ئەکرێت جاری وایە ئەم خەڵوەتە پێویست ناکە خۆت بە تاقی تەنیابی ئەکرێت لەگەڵ ماڵ و مناڵا بێت جاری وایە ڕەنگە پێویست بکە چەند برادێک بەیەکەوە بن دەکەس بەیەکەوە ڕێگەکەون دە برادر بەیەکەوە ڕێگەکەون شەوێکە چنەوە بۆ گوند شەوێک لە ماڵی یەکێکیان ناکۆوە بنەوە کۆمەڵی قسە و بازەکەن بەیەکەوە دا ئەبڕێن مەسەن چەند خۆشە ئەو شەوە کە بەیەکەوە هەمووی مۆبایل لابا کەس تەلەڤیزیۆن نەکاتەوە کەس پەیوەندی بە دەرەوەی ناو ئەو غورفەیە نەبێکە لەگەڵ ئەو برادرانە کۆ بووەتەوە یا ئەگەر خۆی بەتەنها بوو لەگەڵ خوا کۆ بێتەوە وەکو ئەوەی نمونونەکەی سعید نەورەسی بە ڕەحمەت بێکە فەرمێ هەندێک لە حەزاتم هەیە حەز ناکەم فریشتەکان کە ئەوەنە نزیک ئەبمەوە لە خوا و تێر ئەبم لەلایەنە ڕۆحی و معنەویەکە حەز ناکەم فریشتەکانیش بێن دامبڕن و تەوقەم لەگەڵا بکەن کاک ئەحمەدی ژەل لەم نمونانەی هەیە پێویستە هەمومان لە هەوڵی ئەوە بین جۆرێک لە شوێنێک بدۆزینەوە بۆ تێرکردن و تەغزیەکردنی ئەم لایەنە ڕۆحی و معنەویەمان ڕاستی ئێستا هەمومان بە جۆرێک لە جۆرەکان تووشی هیلاکی و شەکەتیەکی ڕۆحی و معنەوی کراوین جیا لەوەی تووشی شەکەتی جەستەی و مێشک و ژیان و ئەوە تەنگ و چەڵەمە قەیران وەکۆڵێ سەرشانی قورس کردوین بەڵام لایەنە ڕۆحی و معنەویەکە ئەگەر سەرشانی ئەو تۆزێ سووک بکەین ئەگەر تۆزێ تەغزیە ئەو سووک بکەین یارمەتی تەرمان ئەبێت لانی کەم نایەڵێ بپسین بپڕووکەین لە ژێرباری قەیران و ناڕەحەتیەکانی ترا باشترین حاڵەتیش بۆ ئەمە ئاشتبوونە لەگەڵ خوا نزیکبوون لەگەڵ خوا بە عەدەدی بە زیادکردنی عەدەدی نوێژ نییە ئەگەر چی یەکێکە لە هۆکارەکان بە زیادکردنی عەدەدی ڕۆژوگرتن نییە بە زیادکردنی عەدەدی بەخشین نییە ئەمانە هەموو هۆکارن زیاتر لە هەمووی ساغبوونە لەگەڵ خوا کە تۆ ساغ بووی لەگەڵ خوا ئەوەی کە دەرکی ئەەکەی لەبەر خوا بیکەیت ئەوەی کە دەرکی ئەەکەی خاڵێسەن لەبەر ئەو بێ هەر جۆرە تەقیمەت کرد بۆ ئەکرێ هەر جۆرە خوێندنەوەیە کرد بۆ ئەکرێ و هەوڵیش بی هەموو ئەوەی کە لەبەر خوایەکی لە خۆشەویستی خوایەکی لەبەر واجبێکی ئیلاهی ئەیکەیت جێکەوتی هەبێ بۆ خۆشت و بۆ دەور و بەرەکەت ئەمە ئەو پڕی ئارامی و ئاسوودەیی ڕۆحیە بێت ئەمە بەخشێتە ئینسانەکە زۆر باش ماڵ سەمەدری کۆتا پرسیارم تەنانەت ئێمە کە لە وەرزەکانە بۆ بینینی جوانیەکان نیعمەتەکانی خوا کە ئەچینە دەرەوە ئەوەندەی پێدراوە مادیەکان لەگەڵ خۆمانە لە خواردنی خۆش لە سفرە و خوانێکی ڕازاوە لە خەڵکێکی زۆر تەنانەت بۆ منە ناچین بۆ کەس ناچێتەوە بۆ گوندەکەی خۆی جەوێکی ئارام و هادی وەرگێ بەڵکوەچێ بۆ ئاوێسەر و بۆ زەڵم و بۆ ئەحمەدا و بۆ شوێنانی کە لە تاو هاژە هاژی ئەوێش هەروەکو شار وایە مەبەستمەوەیە بەردەوامیمان لەسەر ئەم فەراغە ڕوحیە و چارەسەر نەکردنی وەکو فەرمودەکە کە فەرمێ مرۆڤ تاوانێکەکە خاڵێکی ڕەش لەسەر پەڕەی سپی دڵی ئەنیشێت تۆبە ناکە بەردەوام ئەم خاڵانە هەتاییدی دڵی قفلی لێ درێ و مەجای تۆبە و گەڕانەوەی نابێ بەردەوام بوونمان لەسەر ئەم دووری لە خوایە و بەردەوامی ئەم فەراغە ڕوحیە و نەچوونەوە نێو خۆمان و نەبوونی خەڵوەت و قوتابخانەی شەو تا چەند واکاکەیە بۆ نمونە ئێمە زیاتر لەمە یا کاریگەریەکانی چین بۆ نە بەردەوامی ئەم دۆخە چ کاریگەری و شوێنەوارێ لەسەر ژیان و لەسەر دڵ و دەروون و بیرکردنەوەمان جێدەیەڵێ ڕاستی ئەوەی خراپی ئەوە هینە حاڵەتە معنەوی و ڕۆحیەوانە کە بایەخ پێنەدانی خراپیەکەی لەوایە زیاترە لە هەموو ئافەتەکانی تر تۆ لایەنی مادیت زەعیف بێ هەر بە جۆرە لە جۆرەکان ئەیگوزارێنیت
لایەنی زانستی دلاواز بێ هەر بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانی بیگوزارێنیت و تێی پەڕێنیت و ئەسڵەن زۆر هێنیشت نەکات وەکوڵێ نەتفەوتێنێت بەڵام فەراغی ڕۆحی و معنەوی وەکو ئەوانی تر نییە نەوەکو لایەنە مادیەکەیە نەوەکو لایەنە زەینی و مێشکی و زانیاریەکەیە من شەهادەیشم نەبێت بەبێ شەهادە ئەتوانم بژیم کەسێکی نەخوێنەواریش ئەتوانێ ئەوەنە عەقڵانە بژی لەزەتی زۆر لەزەتی ژیانی زۆر لەوانە زیاتر بێ کە چەندین بڕوانامەیان هەیە بە پرۆفیسۆری و بە دکتۆراوە کەسێک لایەنی مادی و ئیمکانیاتیشی ضعیف بێت ئەتوانێت بەختەوەرتر بێت لەوەی کە چەندین کۆشک و تەلاری هەیە ئەچێتەوە بۆ ماڵ بە عەرەبانەکەی کە پاڵ ئەنێت ڕۆژێک ڕسمی هاوڵاتیەکم بینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان عەرەبانەی بەدەستەوە بوو خوا لەشی ساخ کە خۆی و مناڵی نازانم ڕاستی خەڵکی کوێ بوو بەس ئەو دۆستەی کە گەڕاندبووی ڕسمەکەی گەڵێ پرسیاری لێ کردبوو کە ئەچمەوە بۆ ماڵ مناڵەکانم ئەبینم دوو مناڵم هەیەیان بەڕوومەوە و ڕووی خۆش و مەسەن کیلۆ میوە یا شتێک ئەبەمەوە بەدەمی قسەی خۆش و بە ڕووی خۆش و یاری شتێک ئەگەر پێم بێ ئەیان دەمێ ئەوەنە لەزەتی لێ ئێوەم ئەسڵەن بیرم نایە کە ئاوا هیلاک بووم ئەم هیلاکیم هەر بیرەچێتەوە من دڵنیام بەختەوەری ئەو نەفەرە زۆر زیاترە لەوەی کە چەندین کۆشک و تەلاری هەیە ئافەتەکە لێرایە ئەوانەی کە فەراغی ڕۆحی و معنەویان هەیە تووشی قورسترین دەردەبن کە دەردی بێهیوایی و ڕەشبووی نییە دەردی خۆکوژیە دوو جۆریش خۆکوژیمان هەیە چونکە فەراغێکی ڕۆحی و دەرونی بۆ دروزە بێ یا خۆکوژیەکی فیزیکی ئەنجامەدا هەرواقعان خۆی ئەگوژێ وەکو ئەوەی کە ئێستا ئەبینین بەداخەوە تاکوترا نسبەتێک لە چاوجاران زیاوی کردو و خۆبکە کۆتایی پێبێت و جارێکی تر نەبیسین هەواڵی هیچ کەسێک بەهۆی لەبەر هیچ هۆیەک خۆی بکوژێت ئەگەر گەورەترین قەیران و گرفتیشی هەبێ یان جاری وایە خۆکوژیەکە خۆکوژیەکی فیزیکی نییە خۆکوژیەکی معنەویە ڕۆژ بە ڕۆژ دەرونی وادا ئەڕۆخێت ئیتر ئەبێتە کەسێکی داڕماو داڕوخاو ئەمە خراپترە چونکە ئەمە ئەمێنێتەوە ئەبێتە دەرد بۆ دەوروپشتەکەشی ئەبێتە دەرد و بەڵایەک بۆ گیانی ئەوانەی کە بە دەوروپشتیە ئاژین لە کەسە نزیکەکانی لە هاوشاریەکانی لە هاوگوندیەکانی بۆیە زۆر گرنگە نەیەڵین فەراغی ڕۆحی و معنەوی لە ناو کەسمانە دروست بێ زوو پڕیکەینەوە ئەو بۆشاییە هەر کاتێک چونکە وەکو جەنابەت فەرموو خاڵێک دروست بوو ئەگەر زوو چارەسەری نەکەی ئەبێتە دوان ئەبێتە سیان زۆر ئەبێت وەختێکی پێ ئەزانی ئیتر چارەسەر ناکرێت مەزەگەر لە بیدایەتەوە تۆ زانیت ئەم بۆشاییە ڕۆحیە تیاتا دروست بووە زوو هەوڵ بیت لایەنێکی ڕۆحی و معنەوی جاری وایە بە خۆت پڕەکرێتەوە بەتەنها خەڵوەتێ بکەیت ئەوە پڕ بێتەوە جاری وایە احتیاج بەوەکە ڕاوێژ بە دۆستێک بە کەسێک بکەی احتیاج بەوەکە بچیتە ناو مەجلیسێکەوە احتیاج بەوەکە ئەسڵن ڕۆژێ دوو ڕۆژماڵ بەجێ بێڵیت و بچی بۆ شوێنێک بۆ سەردانێ وەکو ئەوەی کە ڕۆ دەرونیەکەی ئەگەر بڵێم پزیشکە دەرونیەکان کە ئێڵێن پێویست بە گەڕان و گەشت و جێوگۆڕاوارکردن و سەوزایی بینین ئەو شتانەیە زۆر سپاس دەکەم مامۆستاگیان خی گەورە پاداشتی بەخێر بداتەوە و ئەم بەرنامەی من و تۆش بوو بێتە دەواازە و کڵاو ڕۆژنەیە بۆ ئەوەی کە خەڵک زیاتر بچێتەوە نێو خۆی و بەرەو خەڵوەت و لە ڕووگەوهری شەویش ئیسیفادە وەربگرێەوە بگەڕێتەوە نێو سروشت و سروشتە ڕازاوەکەی کوردستان زۆر سپاس بۆ جەنابیشتان و هاوکارانیش لەوەیش دڵنیابین شەوناڵین خۆشە وەلای دۆستەوە یەکێک لە باشترین هۆکارەکانی ئەو ئارامی ڕۆحی و معنەوی دەرونیە شەوناڵینە بەلای دۆست و یارەوە یاری حەقیقی کە خی مهرەبانە خی گەورە هەمومان تێرا و بکە لەلایەنم و خۆراکی ڕۆحی و معنەوی زۆر سپاس دەکەم قوربان وەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست جێی خۆیەتی سوپاسی ناوەندی چاپ و بڵاوکردنەوەی هەژار موکریانی بکەم کەم شوێنیان بۆ مسۆگەر کردین دووبارە سوپاسیانەکەم سپاس بۆ ئێوەش کە تام ساتە بینەری بەرنامەکە بوون تا بە یەگەشتنەوەیکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ خوا دەست بەرم